ساڵی 1960ەوە لەدایک بووم. تقریبا لە دوای 92 من ئەم کارانم کردووە، بەڵام بەهۆی نەخۆشیەوە وازم لێنا چەند ساڵێک جارێکیکە دەستم پێکردەوە، چەند عملیاتێکرام دوایە و دەستم پێکردەوە بە کارەکانم. خۆشی شێرپەنجەم هەیە، دەڵێ ئەویش بەهۆی هاوسەرەکەشم هەر نەخۆشی شێرپەنجەی هەبوو ئەمری خوای کرد. ئەمە تقریبا 3 ساڵ و نیوە بێت، بەڵام من کۆڵم نەیە لە دوای ئەوە وتی تۆ هەوڵ بە ئەم شتانەی خۆت وازی لێمە هێنا، چکە من چەند ساڵێکیش پێش ئەوە هەر بەبێ ئەم کارانەش ئیشی مەطعەم و کافتریاکانم کردووە، خۆم چێشتم لێناوە. شتەکانی من هەمووی بە سیرامیکی سارد دروستیەکەم، هێلمە، کارتۆنی هێلکەیە، بەردە، تر گۆزەیە، یعنی تر ئەم چێشتی کوردەواریەیە، هەر برنجی تایە وەکو چێشتی ڕاستی، یعنی خۆی پیشانەیە. چی کۆنیەتەوە بیرم ئێمە اینکە بۆ سەیران یەک شتێک ئەوە بینم لە خۆمەوە لای خۆمەوەڵم بۆ ئەو شتە دروست نەکەمەوە. ئەمە ژێرەکەی تەختەیە، تر ئەمە هەر برنجی ڕاستی، بەڵام چی دەرمان وشتم لیاوە بۆی تێک نەچێ، واردنیشم لیاوە. ئەم کەوجیرە هەر بە سیرامیکی سار کردومە، بۆیم کردووە و ئیتر ئەو بووکەڵانە جلی کوردیم لەبەر کردووە. دارە هێنم هەمووی لە ڕەندەی ئێم و پاچەکەمەوە و سمارتەیەکەم، دارەکان ئەبڕم خۆم لە ماڵەوە، بە مشاری تەخریمم هەیە، مەچینەی ترم هەیە سمارتە و پاکردنەوە. ئەگەر یعنی شتەکانم حازر بێ، مەسەن ڕۆژێک بەس ئەم منجەڵانە هینەکەم وەکو لە شێوەی قوڕ دەرکەوێت، ئەوەی لێ ئەم بوشک بێتەوە بە ڕۆژێک. ئەمانم حازر کرد اینجا تەختەکانی بۆ دانێم، مەسەرەن 3 دانە بە یەکەوە دروستەکەم، چۆن ئەمڕۆ هەمووی مانجەڵەکانم تەغلیف کردووە، بوشک بۆ سبینێ تەختەکانی بۆ دانێم. ئەم ژێرەی جیاوشتەکەی بۆ حازرەکەم، ئەم چێشتە کوردەواریەیە حەزیانەیە. زیاتر شتی تریشم کردووە، فرۆشتم، ئێستا هەندێک شت هەیە نەمهێناوە، دەستارم داناوە، ساوەری هەر ساوەری ڕاستی، یعنی دەرمانم پێوە کردووە، ساوەرە لە بەردەستیا و ئەیهاڕێ و تر ئەم شتانەیە. یعنی ئەو بەردانە یعنی جاری وایە ئەیکردمەوە لە بازار، هەندێک بەردی جوان هەیە ئەیکردمەوە، هەندێکیشی خۆم کە ئەچمە سەیرانیە شوێنێک بەردە جوانەکانی هەڵەبژێرم، ئەیخەمە عەلاگەی هێنمەوە پێی دروستەکەم. جاری وایە بە مەقەباب یعنی ئیسفادەی لێکەم، ئەو دارانە هەمووی خۆم یعنی تر پایەکەم و ئەیبڕم. ئێستا کە سێری ئەکەن یعنی ئەو کاتەیەتەوە بیریان کە چێشتیان بۆ نەوعە لێناوە. جاری وایە یاپراخی گەڵامێوم کردووە، یان قەرە خەرمانم کردووە، ئەمە ئێستا برنجە، برنجی کوردیە. زۆر شتی ترم کردووە، یعنی ساوەرم کردووە دامناوە لە ناو مەنجەڵەکە، یان ئەمە دانولەیە چییە؟ دانولەم کردووە، ئەوانە هەمووی فرۆشتووە. دەز ئەم کارانەش بۆ من باشە، لە هینێکە مەشغوڵ دەکات کە یعنی بیر نامێنێ کە نەخۆشی، کە دەستەکەم بە میشانە ئەچمە ناو واقعەکەوە. یعنی تر زۆر خڵقیێمێ و ئەبێ زۆر لە طەبیعی بچێ و زۆر وابێوانەی تر خڵقم لەگەڵ یاڕوات نازانم ئیتر چیەکەمەوە، ئەزانم 4 ساعت 5 ساعت بە دیار شتێکەوەم.